هاتوێ بۆ ئاو هاتوودا ئاومان نییە چوادە ڕۆژ جارێ ئاو دێت 3 ساعتە دە 3 ساعتەکەیش تەواو ناکات ئاوەکە ئەو لە زەعیف و بەحاڵ ئاوەکرێت باتۆڕەکەیش خەیتە سەری نایەتی ئەو بە قوتیش نییە چی دەنای مدیرانە دەسەڵاتم نییە ئەوەزیریش دەسەڵاتی نییە ئەیکێ دەسەڵاتی هەیە من ئەڵێم حکومە شەرم بگرێت تۆزێ حیا بگرێت بە یعنی ئاو بەسیتری شتە بینێ بەرزەدا شەرم نایگرێ یعنی لە کۆی 15 ڕۆژ جارێ دێت 15 ڕۆژ جارێک ئاو دێتەوە لەو 15 ڕۆژارە 2 ساعت دێ سوێن بەخوا تا سەربان سەری ناخە ئەبێ هەزار مزاحیل سەری ناکە زۆر کزە یعنی حکومەتن بەڕاستی ئەڵێم شەرم بگرێت کە قوبات دێ بۆم شارە هەزار بەڵێ نەدات هەزار درۆی بری قوباق بۆم شارەدا هیچی ناباتە سەر کورە وەڵی شەرم بتانگرێ ئابووری ژێرخانتان خوارد بنبانتان خوارد خاڵە سوورەکانتان خوارد تۆزێ حیا بتانگرێ ڕەبی داوەشێن لە مانگەکە 2 جا ئاو دێ هەر جاری 3 ساعت 3 ساعتەکەش کەمتر قەت دیوتە یعنی لە 6 ساعت بدرێ لە مانگەکە ئاو لەکوێ بەشەکەی مەتەنکێ پڕ ناکەین ئاوەکەی کزە ئەخە ماقول نیە بە پارە کڕین ئەی چی وڵا جار وایە تەنکەرە بچووکە کڕین بە 10,000 12 و 15 و ئاوایە طبعا لە مانگی 4 وابزەم هەلەگە بەڕێستان ئاکسەبان کرد مقابلەمان کرد و کۆنووسمان نووسی و راپۆرتماندا بە حکوومەت کە وتمان هاوین وەزعی ئاو زۆر خراپە بێ هۆشداریماندا بوو وتمان کاکە ئەو کەمێتە ئاوی کە ئێستا هەمانە بەشی پێویستی خەڵک ناکە تکایە فریامان بکەون زۆر بەپەلە بەهانامانەوەرن ئەوەی کە هەیە هەمومان چاوەڕوانمانە کرد کامی کە ئێستا ڕوویدا ڕووبدا کە نەتوانین بە 12 ڕۆژ و 13 ڕۆژیش ئاو بدەین بە خەڵک فعلەن کێشەی کەمی ئاومان هەیە ئێمە ئەو کەمێتەی ئاوی کە پێویستمانە ناکاتە دەستمان و بۆمان دابین ناکەن لەبەرەوە بە نیوەی زیاتری هاوڵاتیانی سەمسۆما بێ ئاو بوونە.